أما دەبی فەرق بکەینە بینی دووشتا المفطرات ومقللات الثواب ئەوەی کە ڕۆژی ئەشچێنی واکە کابرایان کەنەما ڕۆژێک هەر قبول نەبووە و ئەوەی کەوا ئەجر و خێر و پاداشتی بە ڕۆژبوونێ کەمەکاتەوە یعنی کەنەما تو هیچ سەوابت نامینی تەنیا ئاواز بکەت لە سەلاکەتیە ئێتخوا یعنی ئینسان بەو ڕۆژی ئەوەندە خۆمادی بکە خواردن و خواردنەوەی کە حەڵاڵە لە خۆ قەدەغە بکە بچی تشتی حرامیش بکاتن آخر فەرمی ئینسان کاتی کە بە ڕۆژێبی خواردنێ ناخوا خواردنەوەی ناخوا ئەو شتانە لە خۆ قەدەغە ئەکا لە پێناو ڕەزامەندی خوای ڕەوحانیەتێکی لێ دروستەبی دێتە ڕێزی مەلایکەتە کو مەلایکەت خواردن و خواردنەوەیان نییە ئینسانی بە ڕۆژی بوش هاتیتە سەفی مەلایکەتە بەرز بوویتەوە جارێکی دیکە بێتەوە خۆبینی تۆ ڕێزی شەیاطینە دەست بە غیبەت بکە دەست بەو شتانە بکە کە شەیطان پێخۆشە ئەخرەوە تێک ناکاتەوە دەگە ئەخلاقی ئینسانی بە ڕۆژی بوو تێک ناکاتەوە ئەو حەدیثەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه خوای تبارك وتعالى هەر کەسەشی لە مسلمانان کە لە ڕەمەزانی بە ڕۆژیە ئەگەر واز لە قسەی خراپ و لە کردداری خراپ نینی خوامنەتی بە برسێتیکردنی نییە کەسەکە خۆی برسی کردی و خواردنەوەی لە خۆ قەدەغە کردیە بەڵام عولەما هەر سار مەزهبەکان لەسەر هەندێنەکە ئەو حەدیثە معنای ئەوەیە کەوا ئەجر و پاداشتەکەی زۆر کەمە بیتەوە زۆر لاوازەبی کە ئەنەما هیچ دەستکەوتی نەبوو تەنیا ئاواز بەکەی جێبەجێ کرد ئەو زەمەداوان لە ئینسانی بەڕۆژی بوو ئەوەیە کەوا کو دەوی خۆی گرتیە لە خواردن و خواردنەوەی زمانی خۆشی بگری لە غیبەتکردنی چاوی خۆشی بگری لە نەزەرکردنی گوێش خۆشی بگری لە گوێڕاگرتن لە شتی کەوا ڕێپێدراونیە دەست و پێی خۆی محفوظ بکە لە بە پیروەچوونی شتی خراپ و شتی بێشەرعی هەتاوەکو بیتە عابیدەشی ڕەبانی و فعلا ببیتە يعني بێتەوە ئاستی مەلایکەتان کە خوای تبارك وتعالى شانازی بەسەر مەلایکەتان واکە فەرمی ئەو عەبدەی من لە پێناو ڕەزامەندی من خۆی برسی و تێنی کردیە ئەگەنا ئەتوانی لە جێیەکی پەنهان لە پێچاوی خەڵکیش نەبیتن تێر خواردن و خواردنەوەی بخوا بەڵام ئەوی شێکا کالۆ ڕەزامەندیە منە وعنی وەلێ بێ خوا شانازین پێوە بکالەوەی کەوا ئینسانی صاف و بێگەرد بین هەموو ئازایەکانی خۆن بە ڕۆژی بی هەمووی بپارێزین لە خراپەی و دوور بین لەو شتانی کەوا ئەجر و پاداشن کەمەکاتەوە